ئەندازیار و هونەرمەند خوسرەو جاف لە شەوی نەورۆزی ساڵی 1945 لە بنەماڵەیەکی بەگزادە و نیشتیمان پەروەر لە کەلار لەدایک بووە. قۆناغی سەرەتایی لە کەلار تەواو کردووە و ناوەندی لە خانەقین تەواو کردووە. قۆناغی دواناوەندی لە بەغدا تەواو کردووە و بەشی تەلارسازی لە کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی تاران خوێندووە. ماستەری لە ئەندازیاری تەلارسازی وەرگرتووە. لە تەمەنی لەویدا بەشداری شۆڕشی ئەیلول دەکات و دەبێتە پێشمەرگە. لە دوای ڕوخانی حکومەتی بەعاز دەبێت بە پەرلەمانتەر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زیاتر لە 80 کتێبی چاپ کردووە. ماڵەکەی وەک مۆزەخانەیەک وایە کە دەیان بەڵگە وێنە و دەستنووسی بە نرخی تێدا پاراستووە. لەم بەرنامەیەدا شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تیاندا بەشدار بووە یان لە نزیکەوە ئاگاداریان بووە. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ، خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵ ئێوەی خۆشەویستداین. لە بەرنامەیەم جارەدا میوانێکی زۆر تایبەتمان هەیە کە لە چەندین بواردا ئەسپی خۆی تاوداوە، نووسەر، ڕۆماننووس، پەیکەرساز و هەروەها شێوەکار. لە بنەماڵەی جافەکانە ماوەیەکی زۆر کاروباری سیاسی کردووە، پێشمەرگەی دێرینە. ئێمە لەم بەرنامەیەدا چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵەدەینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تێیدا بەشدار بووە یاخود لە نزیکەوە ئاگاداریان بووە. دیارە پێم خۆشە کە وەکو سەرەتایەکی ژێمە کەمەکێک باسی مێژووی عەشیرەتی جافیشەکەین. کا خەسرەو بەخێربی بۆ بەرنامەی پەنجەمەوە. بەخێر بن، تەشەکر دەکەم. ئەگەر بەو پرسیارە دەست پێکەم، عێلی جاف بەسەر هەردوو دیوی ڕۆژهەڵات و باشووری کوردستاندا دابەش بوون. کێ بە باوکی جافەکان دائەنێنێەوە، یعنی وەکو بڵێ لە پاشاکانیان؟ خۆی عەشیرەتی جاف عەشیرەتێکی گەورەترین عەشیرەتی کورد لە ناحیەی ژمارەوە. عەشیرەتی جاف پێش تەشکیلی حکوومەتی عێراقی ئەم حدودەی مستەنعەی کە ئێستا هەیە ئەو حدودەی نەبووە. دوای ئەوە کۆچەر بوونە، هەمووی تەقریبەن 100 ساڵ بڵێن، حتا وەکو دوای تەشکیلی حکوومەتی عێراقی دیتانەوە زۆربەی زۆری عەشیرەتی جافەتوانە بڵم 70% هەر کۆچەر بوون. هاوینان ڕۆیشتن بۆ کوێستان و دستانانیش گەڕاونەتەوە بۆ گەرمیان و بۆ شارەزۆر و بۆ گەرمیان و بۆ دەوروبەری قڵای شیروانە. ئەمە واقعەتی جۆغرافیایی عەشیرەتی جاف بووە. بەڵام ئێدی لە حەقیقەتە تۆ بگەیت جابی وەڵامەکەی جەنابەت بدەمەوە کێ بنیان گوزاری عەشیرەتەکەی ئەمە لەبەرەوە ئەبێ بگەڕێتەوە بۆ 400-500 ساڵ لەمەوە بەر. ئەمەش زەحمەتە. بەڵام ئەگەر ناوی یەکێک لەوانەیە کە گرنگ بوون کەی خەسەوبەری گەورە هەبووە کە باوکی هەموو پاشا بووە، هەموو پاشا بووە، دوای ئەوە دوای هەموو پاشا مەحموود پاشای جاف بووە. دی ئاوها شۆڕ بووەتەوە تاوە کۆگاتە ئەم قۆناغە. بەڵام بیتە سەرباری حەقیقەت ئەتوانم بڵێم مەگەر موبالەغە نەبێ ئەگاتە 600-700 ساڵەمەوە بن. بەڵێ جافەکان لەگەڵ عوسمانی و قاجاری و ئەو دەسەڵاتانەی کە هەبوون پەیوەندیان چۆن بووە؟ پەیوەندیان وەکۆر عەشایرەکانی تریشوا بووە. یعنی سراعاتێک کە بووە عەشایری کورد قسمەتێکی بەلای عوسمانیان ڕۆیە و قسمەتێکی بەلای سەفەوی یا قاجاریان ڕۆیشتووە. کیا خەسە و زۆر جارباسیەوە کرێڵێن جوگرافیا زوڵمی لە کورد کردووە بە گشتی. ئەی جوگرافیا زوڵمی لە جافەکان کردووە؟ گەلێک زۆر. من نمونەیەکت بە بێنەوە زوڵمەکە زوڵمێکی وجدانی و ئەخلاقیەکەوە لە جاف کراوە. بۆ نمونە لە قسمەتی سەری هەڵەبجەوە ڕووباری سیروان بەناو بەردەڵانیە کاتێت و پانایی سیروان هەمووی ناکاتە 25 مەتر، یعنی مبالەغە نەکەم ناکاتە 30 مەتر. ئێدی ئەوە سیروان قوڵە و دەستانان ئەگەر مردوویەکیان بمردایە یا لەو بەر یا لەم بەر. ئێدی ئەوە سیروان بواری نییە و ناتوانن ئەم دی و ئەو دی و بکەن.
هاتنە سەر ڕووباری سیروان ئەو خزمانەی کە لەو بەرن ئەم خزمانەی کە لەم بەرن لەیراوە یەکێوت ئەلفاتحە لێەوە جوابیانەدەوە ئەلفاتحە یەکێ لەیراوە یوت باوکەڕۆ ئەو لێەوە جواداوە باوکەڕۆ ینی وەکو ئێدی چۆن لە بنە ماڵەیە یەکێک بمرێ عەزیزێ ئیتر ئەو شیوەن و شەپۆڕ و گریان و زاریە بەسەر سیروان و ئەکرا بە دەنگێکی بەرسر بۆ ئەوی ئەوان بیبیستن و ئەمانش لێرە بیبیستن ئەمە زوڵمێکی ئەخلاقی و وجدانیە نمونەی ئەم هەموو کورد نمونونەکەی ئەمە یەکێکە لەو نمونانەی کەوا من باسی دەکەم کە حەت تاوەکو تەبیعەتی زوڵمی لیان کردو سروش کاخەسە و لە دوای دامەزانی دەوڵەتی عێراق لە دوای بیستەکانەوە هەتاکو سەردەمی مەلیشی کۆتاییەت جافەکان چەند جارێک چەند کەسێک نوێنەرایەتیان لە پارلەمانی عێراقا بۆ مندوو بوون بە تایبەتی زۆر جار باسی ئەوانەی کە وەکو داود بەگو ئەمانە کە نوێنەری ئەمانە خەڵک هەڵی بژاردون یاخود حکوومەتی عێراقی دیاریەکردن یاخود حکوومەتی پاشایەتی ئەو کاتە یەکەمین نایبی کەرکووک باپیرم بوو پێش داوبەگی جاف برای گەورەی داوبەک بوو حەمەبەگی جاف ئەگەر لەعام تۆ سەیری سەر چاوەکان بکەیت زۆر ئاماژە بۆ ئەوە دەکەن کە چەندین تەڵەب و چەندین هەرای بۆ بە تووشەوە لەگەڵ حکوومەت و لەگەڵ خەڵکی کەرکووکی شامەسەر بۆ نمونە مەسەرەن ناوی ئەو کابرام لەبیر نییە بەڵام یەکێک بۆ لە دەم ڕاستەکانی براتورکمانەکانمان بە حەمەبەگی وتۆ بکە باپیرم باوکی باوکم پێوتۆ تو حەق چێ بە کەرکووکۆ ئەش پێوتۆ من بە 10,000 ماڵ جافۆ حەقم نەبێ بە کەرکووکۆ تۆ بە 2 ماڵ کۆیلەوە حەقت بە کەرکووکۆ هەیە ئەم قسە معروفە حتا وەکو نەوشیروان مستەفاش ئاماژەی بۆ کردووە لە کتێبەکەی بەدەم ڕێگەوە گوتنین و زۆر سەرچاوی تریش ئەم باسییان کردووە جا یەکەمین مەجلسی بەرلەمانی عێراق ئەو هەڵبژێراوە دووەم باڕاستکۆ بووم لەبەرەوەی یەکەم وەزارەت سقوتی کرد هەمووی 4 مانگ بوو دوای ئەوە ئەنتخابات بوو و حەمەبەگی باپیرم بوو بە نوێنەری کەرکووک لە بەرلەمانی عێراقا و بەتاکید انتخاباتیش بووە بەس بە گوێرەی انتخاباتی ئەو سەردەما انتخاباتێکی عەشایری بووە زۆرتر بەڵام هەرچی بووە تەزویری تیان نەبووە تەزویر نەبووە لەوەیان مطمئین بە کە تەزویریان تیان نەبوو لەوەرەی ئالێتی و منطقەی جغرافی حکمی کردووە تاوەکو منافسێکی تر نەبووە منافس نەبووە هەر ئەوەیە کە ئەم دەڤەرە گەورە دوو نایبێ هەیە سێی هەیە ئەحمەد موختار جاف لە هەڵەبجە هەڵەبژێرێ و حەمەبەگی باپیرم لە گەرمیان بەڵێ کاخەسە تۆ بۆ خۆت لە کەلا لەدایک بووی من زادەی دێی کەلارم نەک شاری کەلار هەمان درێژوی لە چلەکانە لەوێ لەدایکبی بەڵێ من وەختێ لە کەلارە بووم کەلار 102 ماڵ بوو خۆم منداڵی کەلارم لە بیرمە کۆڵانەکانی ئێستا حتا ئەو کۆڵانانم کردوێتە سەر نەخشەیەک لەبەرەی وەک تەلاسازێک لە بیرم و کە ئەو کۆڵانانە چۆن دەوتە و تەعاریج و پێچەکانی و ماڵەکانیشە ناسم لە بیرمە ئەو 100 ماڵەم لە بیرە و پەروەردەی بوونی منیش پەروەردەیەکی لادێییە من لە لادیا گەورە بووم و شانازی بە لادێیی شۆ دەکەم ئەگەر چی خەڵکێک پێی بڵێ تۆ لادێیی
تووڕە دەبێ ئەوەی لەبیر نییەکەوە سەدی 99 ئەم میلەتە لاجەیە سەدی 99 میلەتی کورد خەڵکی لاجێ و لاجەیە بە پێی چوارتەنێکی جوگرافی ژیان و سیستەمەکە وا بوو شار لەم ئەخیرا بووە ئەویش هەر ئەشخاصێک بوون کە خودی خەڵکی لادیۆکان بوو. کا خەسە تۆ لە شوێنێکتا باسیەوەکەی کە هەر لە مناڵیەوە هەستی کردبوو کە ئێوە جیاوازن لە خەڵکەکەی تر یعنی ئەو جیاوازیە چی بوو؟ جیاوازی ماڵی ئێوە لەگەڵ ماڵەکانی ترا لەگەڵ خەڵکەکانی ترا چی بوو؟ بۆ نمونەیەکێ لەوانەی کە باسیەکەی ئەڵەی هەمیشە لە ماڵیەوەیە کتێب هەبوو. مامۆستا باوکم کتێبخانەیەکی هەبوو لە ئەتوانم بڵم لە ناو کتێبخانەی شەخصیە لە لیوای کەرکووک و تقریبان لیوای سلێمانیچە گەورەی کتێبخانە بووە. ئەو کتێبخانە 3-4 ساڵان کراوە بە پێی هەڵس و کەوتی سیاسی کە لە کوردستانە بووە. من حتاوەکو منداڵ بووم لە بیرم دێت پێم سیر بوو پێم وا بوو کەوا هەموو ماڵێ ئەبێ ڕەفەی کتێبی وەمانەی تیادا بێت. بەس ئەچوومە ماڵە خزمەکانم تەماشام دەکردکەوە ئەوە نییە. حتا جارێک لە دایکم پرسی ئەوە بۆ ماڵی خاڵە فڵان یا ماوە فڵان ئەوان کتێبیان نییە بۆچی کتێبیان نییە؟ بە حەقیقەت دایکم نەیتوانی جواب قانعم بکە و منیش ئیتر هەرەوە کە لە ماما بوو هەر لە خولیا ماها بوو. ئەو کتێبخانەیش خەڵکێکی زۆری کردە خاوەن سەوادی کوردی یەکێکیان لەوانە من خۆم بووم لەبەرێ من بە عەرەبی قوتابخانەی کەلار بە عەرەبی دەیخۆن نەک بە کوردی و من بەبێ مامۆستا خۆم فێری کوردی کرد بەبێ مامۆستا خۆم فێری فارسی کرد لەبەرێ ئەو کتێبخانە کتێبی عەرەبی و فارسی و کوردی کەم بوو گەلێک کەم بوو بەڵام ئەوەی کە بەهات وایە من دەمخۆندەوە بەهەرحاڵ توانیم بەبێ مامۆستاش خۆم فێری کوردی بکەم. باسی ئەوەت کردوتە کتێبخانەکانمان زۆر جار تاڵان کراون لەلایەن کوردەوە قەت بۆ تاڵام کرێن یاخود ئیتر ئەم هەڵس و کەوتەکە بوو زۆر مەسایل کەلار بوو بە جێگەی ململانێکی حیزبی و ئێمەش لە کەلار نەماین و حیزبی مەبەستە شوێعی و پارتیە نەخێت هەر با بڵین مەکتەبی سیاسی و پارتی ئێدی سەردەمێکەوە مەکتەبی سیاسی قیادەیان هێنا ناو کەلار لە کەلارا بوون لە 66 ئەو حدودا ئێدی ئەو کتێبە حتا ئەو کتێبخانەیە ئەو مەرحەلە بوو بەمایە ئەوەی کە بابم لە ئێران بوو تووشی مەشاکلێکی گەورە بێ لەبەرەوەی کۆمەڵێک چەپگەرای ئێرانی کە لە پەنایان هێنا بووە برادرانی ئێستا یەکێتی ینی سەردەمی مام جەلال و ئێدی ئەشخاصێکی زۆر بوون فارسیشیان تیا بوو. من لە بیر من لە تاران ڕۆژێک هاتن ساواک هات بابمیان کرد و بردیان ئێمەش پێمان سیر بۆ کەسێکمان نەدەناسی ئەو وەختە ئەو دەمە کە زانین لەسەر چی دی دوای دوو شەو و دوو ڕۆژ بابمیان هێنایەوە. مەوزۆ چییە؟ مەوزۆ ئەوەیە کتێبەکانی بابم چەند کتێبێک ئەو کتێبەکانی هەمووی مۆری پێوە مۆری کتێبخانەی محەممەد سەعید جاواب ئەو کتێبانە لە خانەی ئەمنی ڕێکخراوە چەپەکانی ئێرانە ساواک بەدەستی هێنابوو
هێدی ئەو وەختە فیدایانی خەڵک بووە توودە بووە لەم بەرحاڵ هەبوون زۆر هەبوون ئەی باشە لێ پردام ئەمە کتێبی تۆ لەوێ چیەکە نازانم چیەکە بەسەوە نەزانم کۆمەڵێک ئەشخاصی چەپگەرا لە کەلار بوون کە وەختێک کەلار بۆ بە مەقڕی برادرانی مەکتەبی سیاسی و ئەو کتێبخانەی منە تاڵان کراوە و ئەبێ ئەو کتێبانە من لەبیرم نییە کێ بابەم من کێ لەوێ بوو بە حەقیقەت من ناوەکانیان مەزانی بەسێ لەبیرم نەماوە ئەو مەجموعە حەتازانم وابزانم کۆڕشی لاشایشی لەوێ بوو کە یەکێک بووە لە مبارزەکانی ئەو سەردەما و مەجموعەیەک لەو خەباتکەرانە بەڵام کاخەسە تۆ باوکت بۆ خۆشت ینی بۆ خۆی مەیلێکی چەپایەتی هەبووە ئایا ئەندام بووە لە حیزبی شووی عراقیە؟ با ڕاستگۆ بم لەگەڵ تا بابم ئەندام نەبوو بەڵام فکری چەپگەرای هەبوو حتاوەکو ئەو کتێبخانەی بابمە ماوەزعەکەی باب بۆ بکێرمەوە خۆشە خەبەر هات بۆ ماڵی ئێمە کەوا بەیانی تەحقیقاتی جنایی سەردەمی مەلیکی دێن بۆ کەشفی کتێبخانەکەی بابم سوتفە بابم لە ماڵان نەبوو کەسیش نەبوو کە ئاگاداری دنیای چەپگەرایی و ئەو مەسائلانە بێ هیچ کەس دایکم داماو کە چی بکە چۆن ئەم کتێبانە لە کتێبخانە بێ لەسەردەرێ ئیتر ئەوە بە شەوە کەوتە شەو هەر کەس نەبوو کە بتوانێت ئەو کارە بکە کرێکارێک لە ماڵی ئێمە بوو بە ناوی عەلی تورکە ئەم عەلی تورکەیە دێت من خۆم ئەمەم بەبیر دێت منداڵ بووم ئەوەندەی تەقریبا دایکم تورکیە زانی دێت بە دایکم دەڵێ من نەتوانم ئەو کتێبانە دەرکەم دایکشم پەرێشانە کەوا کەس نییە ئەوە بەیانی تحقیقاتی جنایی باجێت عەسێ دێن بۆ تەفتیش بە تورکی پێڵێ گێت ینی بڕۆ هەر ئەو واز نایەنێ ئاخری ئێستەرەوە شەوێ درەنگە هەم دێت تۆ پێی دەڵێ من نەتوانم ئەو کتێبانە دەرکەم بەناچاری ئەڵێ باشە تۆ چۆن نەتوانی من برایەکم هەیە لەم بابەتە کتێبانە ئەخوێنێتەوە جا منە و کتێبانە ببینم یان ناسم بەبیرمە لۆکسیان هێنا و ڕۆیشتە ناو منی چووم منداڵ بووم ئەوەندا چووم هەمووی بە چارەکە سەعاتێ تەقریبەن کۆمەڵێک کتێبی دەرهێنا و وتی خانم مطمئین بە با بێن یەک کتێب نادۆزنەوە یعنی ئەوەندە منداڵ بوو کە لۆکسەکان بەردۆ کردو ئاوها من سرم نەیەدا لە ژێری لۆکسەکە وەڵە خۆ بەس ئەمە کێ بوو ئەم عەلی تورکێ ئەم عەلی تورکە دەرکەوت خودسە ڕوزبەیە خودسە ڕوزبە سکرتێری حزبی توودەی ئێران یعنی حزبی شیوعی ئێران ئەوە 2 ساڵ لە ماڵی ئێمە بوو بەس مامۆستا بوو لە قسەکەت پێ بڕم سکرتێر بووە یاخود لە سەرکردایەتی حیزبی توودە بۆ وازام ئەفسەر و نەخێن ئەفسەر بوو ئەفسەر بوو بەڵام سکرتێری حزبی توودە بوو طبعاً برادرانی حزبی شیوعی ئاگاداری ئەو مۆزوعە بوون یعنی ئەوان ناردویان ئەوان ناردوی ئەو دەخۆیەوە نهات بوو و هەرجگە لە ئەوەیش حتاوەکو من ئەمەیانم لەبیر نییە لە پێش ئەوەیشا کۆمەڵێک گەنجی سلێمانی و هەڵەبجە
لە ماڵی ئێمە بوون وەکو عەلی حسێن بەگی جاف و کەمالی مزاغەف و وەکو سەیز تاهای نازانم کێ ناوی باوکی نازانم ئەمانە وابزانم ئەنسار سەلام بوون یعنی ئەنسار سەلام خۆی مؤسسەیەکی حزبی شیوعی ئەو وەختە بوو ئەمانە 4-5 مانگ لە ماڵی ئێمە بوون با ڕازگۆیش بم کەلار تقریبان ئەتوانم بڵێم حکوومەتی تێ نەدەهات نەک جگە لە ئەو ئەشخاصانە پیاوکوژی عەرەب و پیاوکەژی تورکمان و هی کورد و هی ئێران و ئەمانە ئەو کۆمەڵانە هەمیشە پەنایان هێنا لە کەلارا بوون نە حکوومەت دەستی بۆیان هێنا نە پۆلیسی سەیار ئایانتوانی بۆ بێ بۆیە نە هیچ نەوع پۆلیسێک و دەسەڵاتی حکوومەت ئەو مافەی نەبوو بێتە ناو کەلارەوە یعنی حاڵەتێکی کۆنفیزاڵێکی سەیری هەبوو جا لەسەرەوە ئەساسا ئەو خەڵکانەیش پەنایان هێناوە پەناش دەدران بە هەموو نەوەیە محافەزە دەکران یعنی کەلار لە حەقیقەتا کەلاری ئەو وەختە نەدێ بوو نەشارە دێ بەڵێ مامۆسا ئەو خوسرە و زۆر ڕوزبە خوسرە و ڕوزبە دواتری ئەعدامەکرێوانە ئەدام کرا ڕۆیشتە دوای ئەم حادسەی واوتم بە 2 مانگ ڕۆیشتەوە بۆ ئێران ڕۆیشتەوە بۆ ئێران لەوێ گردیانەوە ئەدامیان کرد ئەوەی تۆ بزانی لە ئەدەبیاتی حیزبی تو دەیاخود ئەگەر بیرەوەریەکانی نووسی بێتەوە باسی ئەو هینەی کردووە ئەو بەسەرهاتی ماڵی ئێوە ئەوەی نازانم ممکنە بۆ حفزی ئێمە لەبەرێ ئەو وەختە ئێران و عێراق یەک سیاسەتیان بووە وەکیسە نەبووە ممکنە بۆ حفزی ئێمە نەی باسی نەکردێ بۆ حفزی باوکم بەڵام ئێدی حزبی توودە ممکنە ئەوەی کردێ من ئاگاداری ئەوە نیم ئاگادار نەبووم ناتوانم زۆر باشە کاخەسەوە پشوویەگەین و دوایی درێژە بە گفتوگۆکەمانێک کاخەسە و باوکت حەمە سەعید بەگی جاف بۆ ئەو سەردەمەی خۆی نووسەرێکی چاک بووە ینی ئاگاداریشی باشی هەبووە هەم لە مەسائلی ڕۆشنبیریەکان بە تایبەتی ئەو کاتانە ئەو چییە خوێندەوە یاخود ناوەڕۆکی نووسینەکانی لەسەر چی بوو زیاتر سیاسی بوو یاخۆ ئەدەبی پێم وایە ئەو چیرۆکان چیرۆکیە نووسی زۆر ئەو چیرۆکانەی کە ئەو نووسێتی بڵاوی کردێتە لە گەلاوێژ و لە شەفەق و لە ئەو سەردەمانە بووە ینی بڵێکی ڕەمزی هاتیا بەڵام بە شێوەیەکی تقریبەن تاریک و ڕۆن وەزعی فکری ئەو خەڵقەیش هەر ئەوەنە مەودای هەبووە کە بە شێوەیەکی تاریکە ڕوون بنووسێ وەیلا ڕاستەوخۆ نەیانتوانیوە باسی زۆر مەسایلەیە بیکەن وەیلا تووشە هاتن خودی ڕۆژنامەکە یا گۆڤارەکە دادەخرا ئەگەر شتێکی وایتیا بووایە جا لەسەرەوە ساسە بەڵام باب مەمیشە خەریکی خۆدنەوە بوو لە بیرمە هەموو هەفتەیەک سوارێکی هێنان بۆ قەسری شیرین لەوێ هەرچی گۆڤاری ئێرانی هەیە بیهێنن بۆی ئیترەوە تابعاً مسەوەرە تەرەقیە ئەتلاعاتە ئەوە من ئەوانم هەر هەموو هەیە مجەلەدم کردو و ئەگەر ویست سەیری بکەی هەمووی مەوجودە ئەی ئەو سەردەمانە هەموویم بە پێشمارە تەجدید کردو و مەوجودە ئێدی گۆڤارە کوردەکان ئاهاتن حتا لە بیرمە عەلادین سوجادی بۆ ڕشتەی مرواری هات زۆر جار زیاتر لە 5-6 جار ئاهات 4-5 تقریبان 20 ڕۆژە ئەمایەوە داوای لە بابمەکەی کە قسە خۆشەکانی ئەوانەی قسەیان خۆشە لە ناو
عشیرەتا کێن بەڵکی بنێری بیانێنی و فێلەن با بمەینات ئەوانەی کە قسە خۆش بوون لە بناری جاف و ناوتیرەکان و ئەمانەی ئەهێنا بەرامبەر عەلادین سوجادی ئەو قسەیە گێڕاوە ئەمەی نووسی ئەمە و عەلادین سوجادیش کەوا کتێبەکانی بە چاپەکەیان 100 نوسخەی ئەدا بابم لە پێشە پارەکەی وەرەگرت بابمیش تەودیعە کردە سەر ئەشخاصێکا کەوا لەو مەنتقا ئاهلی سەواد بوون سەواد خۆتەزانی هەرەوە نەبووە کە توانێنە بخوێننەوە وەی لە سەوادی عمقی زۆر کەم بووە زۆر کەم بووە بەڵێ کاخەسەوە گەر شتێکە هەر پەیوەندی بۆ ناوچەوەی هەیە بە تایبەتی حیزبی هیوا خزمانی ئێوە یاخود باوکت و ئەوانە یا پێش ئەو پەیوەندیان بە حیزبی هیوا هەبووە بەڵێ حیزبی هیوا جەماعەتی بەگزادەی جاف با بڵێن هەمویان ئەکسەرەن پەیوەندیان هەبووە لەگەڵ حیزبی هیوا و مامۆستا ڕەفیع حیلمی سەردانی ئەوەی کردووە ئەسڵەن کەلار مەرکەزێک بووە لە مەراکزی حیزبی هیوا و نەشاتێکی زۆر کە لەوێ بووە لە کەلارە حتاوەکو کۆبوونەوەیە کرا بە ناوی مؤتەمەری قەنیلە ئەمە ئەوە بوو کە ئەو وەختە حکوومەتی عێراق پەلاماری بارزانی دابوو بۆ ئەوەی زەخت لەسەر بارزان کەم بێتەوە هەڵسان چەند مەراکزێکی حکوومەتیان شەوێت دابەر فەنگ مؤتەمەرەکە لەسەرەوە قەراری دا کەوا مؤتەمەر قەنیلە کە بدەن لە مەراکزی حکوومەت بۆ ئەوەی کە زەخت لەسەر حکوومەتی لەسەر بارزان کەم بێتەوە و فعلەن کۆمەڵێک لە گەنجەکانی بەگزادەی جاف و هەروەها ئەشخاصی تریش مامۆستاوە لەکوێ لە کەلارەیە لە کفریە ئەو بینە مؤتەمەری قەنیلە نزیکی خڵای شیروانە بووە لەوێ بووە و وابدام عەسا ساڵەبانیشی تیادا بووە ئەوەی کە ئاکادار بوو و ئەشخاصێکی تریشی تیادا بووە و ئەدی ئەو کارانە کراوە حیزبی هیوا نەشاتێکی زۆری هەبوو حتاوەکو بۆ یانەی سەرکەوتن بۆ ئەوەیش کە لە کەلارە تەقەلایەکی زۆر کرا بۆ ئەوەی کە پارەیان کۆ کردەوە بۆ یانەی سەرکەوتن بەزەوە دوای 58 نانە لە پێش 58 یانی سەرکەوتن بەڵێ خۆی نادی سەلاحەدین دنباڵەی یانەی سەرکەوتنە لە حەقیقەتە بەس یانەی سەرکەوتن لە سەردەمی پاشایەتیا بووە کاخەستەوە پێشەوەی ئینقلاب کریا خودەوەی شۆڕشی 14 تەمموز کە پێڵێن عەبدولکەریم قاسم لەو ناوچەیەدا بە تایبەتی لە گوڵاڵە ئەوانە هەبووە ئەمە عەلاقات دروست بووە پێشەوەی کە ئینقلاب دروست بێ بەڵێ ئەو وەختە معسکەری جەلەولا معسکەرێکی گەورەی ئەو وەختە بوو ئەمانە بۆ فەرەزیاتی هاتنە دەوروبەری شێخ باوە منتقەیەکە ئێستەیش ینی دارستانێکی چڕ و ئاو ئەمانەی هەیە ئێستەی بۆتە هەوارگەی داعشی وێڵ با بڵێن لەوێ فەرەزیاتیانە کرد بەڵام بەگەکان لای ئێمە عەلاقەیان لەگەڵا هەبوو من لە بیرمە کەرەسێک لەگەڵ بابمە منداڵ بووم ئەچوین بۆ بەغا لەوێ چوین بۆ معسکەر نازانم بۆ لای کێ بوو بەڵام ئەو هاتن بۆ کەلار حەتا عەبدولکەریم قاسم هاتەوە بۆ کەلار و عەبدولسەلام تاریحیا ئەمانە
ئەمانە ضباطی ئەحرار بوون بەڵێ فواد عارفیشیان لەگەڵا بوو تەبعاً و ئەم ئەشخاصانە دوای ئەوە کە شۆڕش بوو تا ئەوەی پیان بکرایە نیانە هێڵاکە خۆتزانی هەرایەکی یەکجار گەورە بوو هەرچی ئەساسیات بوو درا لە بنی من ئەو ڕسمانەم هەیە ئەو وێنانم هەیە کەەوە بەگەکانی جاابچوونە بۆ لە عەبدولکەریم قاسم و دی ئەو پەیوەندیە هەبوو لەگەڵ ئەفسەرە سووار ینی شۆڕژگێڕەکان با بڵێ ئەوانەی کە شۆڕشیان کرد چون ئاهاتن حتا بۆ ڕاوکردنیش هاتن بۆ ڕاو ئاسکوشتیوە و حتا بڕە پێنجشەمە و جومعەش ئاهاتن شەو دەمانەوە لەوێ دەمانەوە. سەرەتا جافەکان لەگەڵ عەبدولکەریم قاسمە بەینیان خۆش بووە، بەڵام کە ئەو یێتە سەر حکم شتەکە بە شێوەیەکی دەگۆڕێ. بۆچی داوت بە گۆوان عراقیان بەجێ هێشت و چوونە ئێران؟ لە ڕاستیە داوبەک خۆی کەساتەیەکی تایبەتیە بوو، وەکو برازاکانی نەبوو، برازاکانی دەیانتوانی بگونجێن لەگەڵ واقعەتێکی ئەو کودتا و انقلابەی کە بوو خۆیان بگونجێن ئەوانە بوو نەیەتوانی حتا وەکو بە خودی عەبدولکەریم قاسمی ود داوبەک کەوا من وڵات بەجێ دێڵم و فعلاً ئاخر سەبەب ئەوە بوو کە ئەو هیچر خۆتەزانی چەپڵە ڕێزانی ئەو وەختە و بیگرە و بەردە و فەوزا و ینی جۆرێک بوو ناچار بوو کە بڕوا نەی ئەتوانی لەگەڵ واقعەتەکە بگوێتەوە واقعەتێک دای و لە ڕیشە ینی شوێیەکان دەوریان چی بوو لەوە شوێیەکان هەمەکارە بوون هەر هەموو کارێک بەدەست ئەوان بوو حتا لە بیرمە ئێمە 59 چینە خانەقی ڕۆیشتە خانەقی لە خانەقی لەوێ خۆتمان من دووسێ جار سەرم شکاوە خۆتەزانی سراعاتی بینی گەنجان و لاوان سەر بە پارتی بوون، گەنجان سەر بە حەزبی شیوعی بوون. ئیتر ئێمە دەستمان کردت نەشاتێکی باش لە خانەقیە و ئەو شەڕە و شۆڕە لەوێ گەیشتە ئەوێش لەوێش هەبوو و من لەوێ دووسێ جار سەرم شکاوە ئێستاش شوێنەکەی دیارە. ئەتی حاڵەتی فەوزاکە بێئەمان بوو بە حەقیقەت وەزەکەی زۆر وازە بوو. کابرایە تا دوێنێ لە بیرچوویەک بوو پارچەیەکیان نەبەستە قۆڵیەوە ئیتر بووە فەرماندە و ئەوەی هەرچی هەوەسی وایە دەیکرد خۆ خەڵکەکەیش لەگەڵ چەپڵی خۆیان لێدا ئەدی تەحولەکە بوو بە حاڵەتێکی عەدایی نسبەت عەدایەکی فەوزایەکی بێ بنەما بێ ئەساس بێ تەنزیم. زۆر کەس نەکەر ئێمە ئەکسەری ئەوانەی خاوەن مڵک بوون هەر هەمویان مەناتقی خۆیان بەجێ هێڵا و هاتنە ناو شارەکان لە کوردستانە بەو شێوە وەزە گۆڕا بە حەقیقەت وەزێکی تەبەدولێکی ئەنترۆپۆلۆژی لە ناو کوردستانە ڕوویدا لە عەرەبیشە لە خواریش و عینی چێت بوو. کاخەسە و کە بنەماڵی داوتبەگ ئەچنە ئێران پێشوازێکی باشیان لێکە ئایا بەبێ دەردی سەر چوونە ئێران یاخود عێراق ڕێگری لێکردن؟ مەرحومی داوبەگ کە بە ئۆتۆمبیل ڕۆیشتن هەر لە منطقەی قۆرەت و لێوە چونە نێو ئێرانە، بەڵام ئەو وەختەی تر سەیتەراتی عەسکەر هەبوو و ڕێگەیان پیان کرد بوو بە تەقا. جەماعەتی تر عەشایری با بڵێن عەشایری کە سەر بە
مەرحومی داوبەک بوو تەقیان لیان کرد دوو ئەسکەر کوژرا و پڕینەوە چونەوە بەرەوە دەجی لە حەقیقەتە شاعێران ڕێزێکی زۆری لە داوبەک کردووە ئەوەیش دیکۆمنت هەیە ئەگەر ئەتەوێت سەیری پێنەکان هەن بڵێ دیکۆمنت هەیە بەس هۆکار چییە بۆچی چۆن ئاوا لە پڕێکامە یاخود پێشتر پەیوەندیەک هەبووە شتێکە بووە یاخود ئەم حاڵەتە لە حەقیقەتە هیچ نییە لە عمقی تاریخ هەروە بووە هەروە بووە هەموو پاشایش لەگەڵ بابانەکانە تێکچوو لەگەڵ ئیمارەتی بابانە تێکچوو چوە ناو ئێرانەوە لە پێش ئەویشە هەرە بووە بیتە سەرباری حەقیقەت ئێمەیش زۆربەی زۆری جاف لە جوانڕۆ هاتووین ئێمە جاف ینی پایتەختەکەی ئەوسا جوانڕۆ بووە دوای ئەوەی لەگەڵ بابانەکانە لەگەڵ ئەردەڵانەکانە تێک چووین و پەلاماری جافیاندا مەجبور جاف بوو بە سێ بەشۆ بەشێکی هاتە نێو کوردستانی خوارەوە کەوا باوباپیرانی منن و دوایی ناونران جافی مرادی لەبەرەوەی کە وەختێک سڵتان مرادی چوارەم هات بەغدای گرت عەشیرەتی جاف بوو بە پێش قەرەوەڵی و لەقەبی مرادی درا بە جاف بەڵێ بۆ بەغداگردن و فعلەن بەغا گیرا بەغایان گرت و لەقەبی مرادی درا بە بەڵام بەشێکی تری جاف چوو منتقەی زەهاو ئێستا هەرماون لەوێ جافی زەهاویان پێ دەڵێن جوان ڕۆیەکانیش مانەوە هەر لێوێ مانەوە تۆ بۆ خۆت کەی تێکەڵاوی حیزبایەتی بووی لە ڕێگەی لاوانەوە یاخود چۆن بوون بە حەقیقەت ئێمە من هەر لە خانەقیشۆ لە پێش ئەوەی بڕۆین هەر چاوگوێی کوردایەتیم دڕی بووە حتا مێر مندام بووم لەبەرێ ئەو باسانە دەکرا بەڵام لە خانەقی من وەکو ئەندامی لاوان بووم دوایەوە یەکێتی قوتابیانی کوردستان هیچتا لە خانەقیان دەستی هین نەبوو بەڵام بردەوە دەستی پێکردبوو اینجا کەچی نەبەغا یەکێتی قوتابیانی کوردستان هەر ئەندامم تایە دوایەوە بووم بە حیزبی دوای ئەو بوومە پێشمەرگە باشە فەیلەکان دەورێکی باشیان هەبووە زۆر جار باسیەوەکەن کە لە بەغا ئەوان بە تایبەتی لە ناو پارتیا و لە ناو قوتابیان و لاوان و ئەوانە دەورێکی زۆر کاریگەریان هەبوو پەیوەندی ئەوە لەگەڵ فەیلەکانە چۆن بوو ئەوەی کە تۆ بیرت بێ واللهی من بڵم فەیلەکان چوار پێنجێکیان قیادی بوون قیادی ینی پارتی بوون و لە قیادەیشا بوون من یەک دوانێکیانمە ناسی بەڵام ئەوان لە حیزبا گەورەترن زۆر لە من گەورەتر بوون بەڵام هەر ئەوە بوو کە ئەندامی حیزب بوو هیچ پلەپایەکم نەبوو بەڵام لە چەند بۆنەیەکە یەک دوانێکیانم بینی ئەوەی کە لە بیرم بێ یەکیان عەبدولحوسێن فەیلی بوو بەڵام چەند کەسێکی تری برات فەیلەکانمان بوونە قیادی لە حزبی پارتی دیموکراتی کوردستانە باشە جافەکان دەوریان چی بوو لە هەڵگیرسانی شۆڕشێلولە بڕێکیان بوونە پێشمەرگە وەکو مستەفا بەگی جاف وەکو مەحموود بەگی جاف وەکو مەجموعەیەکی تر هەر لە جافەکان مەجموعەیەک لە شەر داخل شۆڕشی ئەیلول دوو بەشوو بەشێکی ئەوەیە کە عەشایەر دەستی پێکرد دوای ئەوە بوو بە مەسەلەی ینی حزب پەرچەمەکەی گردە دەستەوە شەڕی دەربەندی خان
لەسەر ئەوە معروفە ینی بەڵێ ئێدی لەوێەوە عەشارەکان دەستیان کرد لە پەلاماردان دوای ئەوە حکوومەت کە قوتی هێنا و خەڵکەکە پەرتەواز بوو یەکەمین جاری بوو کە تۆپ بتەقێن لێ و ئەمانە عەشار نەیبینی بوو نەیانتوانی خۆیان ڕابگرن نەیانتوانی خۆیان ڕابگرن و چوو هەڵکشانە سەرەوە سەرەوەسەر ئەی تۆ بۆ خۆت کەی بووی بە پێشمەرگە چۆن بڕیارت دابی بە پێشمەرگە من کە پێش هەڕۆژانی عەبدولکەریم قاسم ئەوامرێک هات کەوا یەکێتی قوتابیانی کوردستان لەگەڵ یەکێتی ئیتیحادی تەلەبەی عەرەب بەعس ئەمە ئەتیفاق بکەن بە یەکۆ وفعلا لە مزاحراتەکانە یەکێتی قوتابیانی کوردستان و ئیتیحادی تەلەبەی عێراق کە هی باسیەکان بوو ئیتیفاقیان کرد و ئیتر مزاحرات دەستی پێ کرده بوو و من یەکێک بووم لەوانەی کە ئەڕۆیشتە بەر متۆسەکان سادەیەکان تەلەبەمانە هێنا دەرەوە بۆ ئەوەی مزاحرە گەرمتر بێ ئیدی بە هەر حاڵ کە عەبدولکەریم قاسم هەر ڕۆژە ئیتر من شەخسەن خۆم و با ئەوەش بڵێم لەگەڵ حەسەن جاف کە ئێستا دکتۆر حەسەن جافە هەڵساین هاتین بووین بە پێشمەرگە حەقمان کرد لە شۆڕشۆ ئیدی ئەو چووە منتقەی سەرەوە منتقەی شارە زۆر من لە هەر گەرمیانە مامەوە هەر بوومە پێشمەرگەیەکی ڕووت ئیتر لە شەڕەکانە بەشدار بوومە سەرپەل و بوومە یاریدەری سەرلق و کەوا سیامەند بارزانی ئەو وەختە سەرلقی هێزی جاف بوو کە ئەو شەهید کرا من بوومە سەرلقی جاف هەر لقی جاف بوو باشە ئەوە لێهاتووی و ئازایەتی و هینی خۆت بوو یاخود جافایەتی و بڵێن دەوروبەری ژینگە ئایلەویش هاوکاری کردی بۆ سەرلق مەمەسەبا ڕاستگۆ بووم لە ناو پێشمەرگایەتی ئەو وەختە ئەو ئەتیباراتانە نەبوو ئەوەی ئازاد نەبووە کەس نەیەتوانی بیکاتە ئازاد ئازایەتی بە عەمەل بوو بەڵێ لەبەر خاتری فڵانە و شت و ئەوە نەبوو ئەوە بوو کە وردە وردە ئەشخاصێکە هاتنە سەرەوە بالئیجبار بە پێی خەڵقەکەی تر شەرمی لیانە کرد کەوا حەقی خۆیەتی جا پێشمەرگایەتی وەختێش دنیای برسێتی و فەقیری و هەژاری و بێزەرەتانی و یعنی لە ئاسمان ئێمە سێرەمان نەبوو بەڵام باوەڕمانەوەندە بەهێز و بێحەد پێمانوا بوو سبەی دوو سبەی کوردستان ئازاد دەکەیت ئەو قەناعەتێکی وا بوو و چەکێکی زۆر سادە و بەسیطمانە بوو تەجاوزی تفەنگی بڕنە و پێنجتیر و ئینگلیزی و ئەمانە زیاترمان نەبوو یەکێ دوو شەرمان کرد شەڕێکی باشی خوێناوی و چەندین چەکی باشمان دەستکەوت یەکێ لەو شەڕانە کە پێڵەن شەڕی ژاڵا بەندەی تیادا بووم و بە پێی قسەی جەماعەت خەڵکەکە دایمەن شەڕ مامەستا شەڕی پێشمەرگە ئەوسا بە تایبەت هەمیشە 5-6 کەسەیەکە خۆی سەپەلە پێشمەرگە بێ شەڕەکە هەر 4-5 کەسێکە بەقەیتر حەواشین بڵێ پەلێ پێشمەرگە هەر 30 کەسە هەر 25 کەسەکە هەمووی پەلاماردەر ئەوە نییە ئەوە نییە ئێستەیش وایە زۆر باشە کاخەسەوە ئێمە لێرەدا کۆتایی بەم ئەڵقەی بەرنامەکەمانێنین و لە ئەڵقەی داهاتوودا باسیەوەکەین کە تۆ تۆڵی من یەکەم پێشمەرگە بووم کە بەنهێنی چوومەتە ئێران و گەڕاومەتەوە
باسی ئەو چیرۆکە لە ئاڵلقەی داهاتوو داکەین. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵلقەی ئەم جارەی پەنجەمۆر کە لەگەڵ مامۆستا خەسرەوجا بوو پێکەوە پرۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرن. لەسەر ئارەزووی هەموو ملەتی کورد حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و ئەمانە بەنهێنی کاریان کردووە بەشێکی زۆریان لەم دیو بوون پەیوەندیەکە بۆ لەبینی سالار جافەوانە تۆ پەناهەندەی حکوومەتێک بیمانایەوە نییە کە پیاوە حکوومەتێک سەردار جاف پەیوەندیەکی بتەوی لەگەڵ مامجەلالە هەبوو زۆر جار لە ناو کووردا باسیەوە کریاڵێ هایدە کوردە و فڵان کوردە و فیسار کوردە و گۆرانەکەی ئەوەت منیش نامەیە بچووکم بۆ نووسیم من ئەس پێکت هەجێ دەدەبێت تۆ لە شوێنەکبی بە دڕکی مەموزین بۆ هونەرمەندێک بە ناوی شیرین خۆی ئەو وەختە من ناسیم ئەوان جابوونەوە بەڵام پەیوەندەکەتان هەبوو پەیوەندی هەبوو خۆ